بەڕێزان ڕاستەخۆ لەگەڵتانین لە خۆپیشاندانی شاری خۆشەویستی هەڵەبجە بۆ بەرگریگرتن لە پێغەمبەر صلی الله علیه و سلم دژایەتی ئەو قسانەی کە ماکرۆن سەرۆکی فەڕەنسا کردی. ئێستاش لەگەڵ سعدنانە سعدنان دەربارەی ئەو سوکایەتی کە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرۆکی فەڕەنسا خی خی گەورە میهرەبان دەستخۆشی بۆ هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانەکان کە هەستان بە سازانی ئەم خۆشیانە نازار و جوان و ڕازاوەیە بۆ پشگیریکردن لە خۆشەویستمان بۆ پێغەمبەری سەرۆرمان ئەو پێغەمبەرێکەوە تاجی سەرمانە ئەو پێغەمبەرێکەوە گەورە و ڕۆحمانە ئامان لەم دەربڕینی سۆز و خۆشەویستی میهرەبانیە لە کاتێکەوە هەندێک هەرزی سیاسی خەڵخان خاونگرتی کۆمەڵایەتی کە نەوێت دینەکەمان لەکەدارکەن نەوێت خێرانی خۆیان بسەبێنن ئەو کەسانی کە خۆیان لە خێرانی کۆمەڵایەتی و سیاسی فکری و ئایدۆلۆژیا ژین پێیان وا بێکەوە ئیسلام لە خێرانە بە پێچوانەوە ئێمە پێیان بڵێن ئەو پێغەمبەری عەلەیهی سەلام کە لە ناو مەککەیەکی بچووکە کە ئێستا ملیارنیەک مسلمان شەکەوتەیەتی و خۆیان بە قوربانی پێغەمبەرەکە یەکەم لە خێرانە نییە بە هیچ شێوازێک بۆ لە خێرانیشان نابێت. ئەوانە خۆیان هەرزن لە فیکرا هەرزن لە سیاسەتا هەرزن لە ئایدۆلۆژی و قەنەعاتە خۆیان خاوەنی هیچ پرۆگرامێک نین کەوا دێن کوێرانە خۆی پشتیوانی لەو کۆمەڵە کەساکەن کەوا پێیان وایە سەر نەخێرانە بۆیە ئێمە وەکو بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدینە هاوڕێ لەگەڵ زانایانە هاوڕێ لەگەڵ ئەو توێژە بەهێزەی کۆمەڵگایە بە خوشکان و برایانەوە هاتوینە سەر شەقام ئەمانەیە بڵێن بەڵێ پێغەمبەری خۆمان خۆشەوێ بەڵێ ئێمە پێغەمبەری خوا بە پێشینی خۆمان نەزانین بەڵێ پێغەمبەری خوا هێڵی سوورە لای ئێمە دینەکە هێڵی سوورە لای ئێمە ئامادە نین بە هیچ شێوازێک پشتیوانی زۆر کەسانە بکەین کەوا پشتیوانی ئەو کەسانەکەن کە سوکاتی بە ئیسلامەکەن ئەوانە کە لێرە و لەوێ دێن پشتیوانی خۆیان بۆ و زۆر کەسانە دەرەبڕن یا هەرزن لە فیکرا یا دۆڕاوی سیاسین یان بەشێک لە بەشەکانی ژیانی خۆیان لە خێرانیان بۆ وڵات دروستکردووە خێرانیان بۆ کۆمەلگا دروستکردووە خاوەن دایان خێرانی سیاسی کۆمەڵایەتی و ئاینی و ئەخلاقی کولتوری و دارایی و ئیداری لە وڵاتە ئەیانەوێت دەستی تۆری خۆیان بە ئیسلامەکە یا دەستخۆیان دەیانەوێت بەمە خۆیان پاکەنەوە لای بەرەوەچەکانان ئەو فەڕەنسایی کەوا بەشێکی زۆر گرنگ بوو لە دابەشکردنی کوردستان بۆ پێنج پارچەی سەرەکیە لەو ڕۆژەوە خێرانەکانی ئێمە دەستی پێ کردووە پێم سەیرە خەڵکێکی هەرزەفیکە خەڵکێکی تێنەگەیشت و بە دۆخی ئەسڵی واقعەکە کە لە کاتێکە سەرچاوەی گرفتەکانی ئێمە و کۆمەلگا لە دەستی ئەوانەوە سەری هەڵاوە گرفتەکانی ئێمە وەکو لەم شارەیە شاهیدی ئەوە دێن کەوا تایارەکانی میراجی فەڕەنسی وەمیان بەسەرم شارەیە کرد ئێمە وەکو هەڵەبجە ئەومان پێ قبوڵ نییە کە سوکاتی بەرامبەر بە دینەکەمان بکرێت ئێمە وەکو دینی ئیسلام وەکو شەراتێکەوە ئاسمانیە هەموو کاتێک لەگەڵ ئازادی و ڕادەبڕینایە بەڵام سوکاتیکردنیتیانە بێ ئێمە دژی ئەوەی کەوا بە مطلقی بەڕەهای هیچ کەسێک ئامادە بکرێن ئێمە پێمان وایە ئەوەی کە ڕوویداوە لەوێت تعبیر لە مجتەمەعی فەڕەنسی ناکا بەڵکو تعبیر لە نخبەیەکی سیاسیەکات نخبەیەکەوە خاوەن دەسەڵاتێکی سیاسی لە وڵاتەیە ژنا مجتەمەعی فەڕەنسی خاوەن ملیۆن مسلمانە پێم وانییە ئەوە تعبیر لە مجتەمەعێک بەڵکو ئەوە کۆمەڵی هەرزی کەسێکی سیاسین ئەیانەوێ تعبیر وەکوڵێ بەشێکی گرفتەکانی خۆیان وا دەبڕن کە گوایە کۆمەلگای فەڕەنسا بەو شوازەیە بەڵکو پێمان وایە ئەمە گرفتی نخبەیەکی سیاسیە ڕەنگە بۆ ئایندەیش دەرکەوێتەوە لە انتخابەتەکانی هەندی وڵاتی خۆیان بە خێرانە و بەچ ئاخرەکە تێپەڕن بۆی ئەمڕۆ ئێمە لێرە کۆبوونەوە بۆ دەبڕین سۆز و خۆشەویستی میهرەبانی کۆبوونەوە بۆ دەربڕینی هەست و سۆزی خۆمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لێرە پشتیوانی خۆمان بە دووبارەکەینەوە مێدمان وایە ئینشەڵڵا هەمیشە لەو سەنگەرە بینکەوە پارێزگاری لە دینی خوای گەورەیەکەین لە شەهادی خوای گەورەیەکەین. زۆر سپاس سعدنان بۆ وتەکان خۆی بەرجە کێرەباتەوە زۆر سپاس دەکەم سعدنانی بەڕێز. هەموو مامۆستایانی پارێزگای هەڵەبجە بە بەڕێزیان تەشریف بفەرموون.